کوڕەکەی من 4 سال پێش ئەوڕۆ لە ڕووداوەکی ئاگری لە گەڕەکی کوردستان بازارە سیم لەوێندری ناو دووکەڵ بەهۆی دووکەڵ گیانی سوپات شەهید بوو. منیش بخۆم هەر لە گەری بوومە زۆر دڵخۆشم ئەوە ئەفسەرەکان لێرێنە کارمەندەکان لێرێنە کە کوڕی من ڕێباز تاکە کارمەند بوو شەهید بەحمەدی هەولێرەیە لە هەموو ڕووداوەکان لە پێشەوە بوو ڕێباز قارەمانێک بوو ڕۆیشت. بەس لەلایەن حکوومەتەوە پارێزگارەوە بەڕێوەبەری هەمویان درێخیان نەکردێ و حکوومەت هەمووشتی بۆ کرد لەخوای بەزیادی. زۆر دڵخۆشم ئیمڕۆ کە لە ناو ئەم زەماوەرە خۆشەویستەوە ئەفسەرانە و کارمەندەکان کە کوڕی من یەک لەگەرەوان بوو ئەو ڕۆژ گیانی سوپاتیا یعنی بەڕاستی ئەمە شانازی پێوە دەکەم کە ئەو ڕۆژە بۆیان دابی کردین ئەوانش کچ کوڕی خۆ من و کچمانە هەمووش کارمەندی بەحمەدەین نەما منداڵەکانیش کوڕکسەکان ئەوانش کارمەند بەڵێ کارمەندی بەرگی شارستانی نادی بەحمەدەنی ئەوە کوڕمە ئەوە کچمە ئەو کوڕمە شانازی پێوە دەکەین کارێک زۆر پیرۆزە دی بەحمەدەنی ئەرێ وەڵا زۆر پیرۆزە. ئێمە مەراسیمی ئەوڕۆ بەڵگەیە کاری زانکۆی خزمەتی کۆمەلگایە. زانکۆی ئەربیل نێودەوڵەتی بڕیاریدا ڕێزلێنانێکی تایبەت بۆ کارمەندەکانیان فەرماندەرەکانی تیمەکانی بەرگری شارستانی هەولێر لەبەرچی چکە بەڕاستی تیمەکانی بەرگری شارستانی هەولێر ئەوانە پێشمەرگەی ناوشارینە ئەوانە ڕۆژانە 24 ساعتیش دەکەن هەفتانە 7 ساعتیش دەکەن ساڵانە 365 ڕۆژ ئیش دەکەن بە بەردەوامی ئامادەنە ژیانی خۆیان بخەنە مەترسیدا لە بۆ پاراستنی ژیانی هاوڵاتی. زۆر گرنگە ئەو شتە بەردەوام بیتن ئەو شتە پێویستە هەر کاتێک کە ئەم تیمانانە بە بەردەوامی خزمەتی هاوڵاتی کوردستان دەکەن بە بەردەوامی خزمەتی هاوڵاتی پایتەختی کوردستان دەکەن لەبەروەی ئەم ئێڤەنتەی ئەوڕۆ ئەمە تەنها سەرەتایی حەز دەکەین خەڵکانی دی ببینن پێویستە بە بەردەوامی سوپاسی بەرگری شارستانی هەولێر بکەین. چەندین وەزارەت هاتینە بێگومان وەزارەتی ناوخۆی بەشدار بووینە وەزارەتی تەندروستی بەشدار بووینە دەستەی ژینگەی بەشدار بووینە ئەم ئێڤەنتە بە سپۆنسەری کۆمپانیای سەیف هۆڵدینگ بریتیە لە چەندین کۆمپانیا هەولێر زانکۆی ئەربیل نێودەوڵەتی بەشەکە لە کۆمپانیەکانی سەیف هۆڵدینگی واتە ئەوڕۆکە تەنها ئەمە کەرتی حکومیمانە کەرتی حکومیمان هەیە لەگەڵ کەرتی تایبەت پێکەوە کار دەکەن بۆ بەڕێوەبردنی هەولێر و هەرێمی کوردستان.